بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا مسلمانانی بەڕێز سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لەژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە ئەو لانەی کە ئەو جارە باسی لێەکەین بریتیە لە میزاح و سوعبەت و گاڵتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری ئازمان صلی الله عليه وسلم لە ڕێگای میزاح و سوعبەتێکی حەڵاڵ و گونجاو و مامناوەندا هەوڵی داوە دەوروبەری خۆی خۆشحاڵ بکاتن بەختەوەریان بکاتن بزە بخاتە سەر خەندەکان بزە و خەندە بخاتە سەر لێ و ڕوخساریان و لەوەیەوە ئێمەمانان و موسڵمانان و شوێکەوتانی فێری ئەوە کردووە کە ئەبێ ئێمەش لەو ڕێگایە یەکتر خۆشحاڵ بکەین بەڵام ئەبێ ئەو ڕاستیە بزان میزاحەکە ئەبێ گاڵتە و سوعبەتەکە هەم شەرعی بێ و هەمیش زێدەڕەوی تێدا نەکرێ مامناوەند بێ بەڕێزانم میزاح و سوعبەت و گاڵتە یەکێکە لەو شتانەی کە خەڵک حەزی پێەکە بەڵکو ئەتوانین بڵێن لە گەورەترین ئەو ئەمراز و وەسائیلانەیە کە مرۆڤ ئەتوانێ خۆشی لەو ڕێگای بخاتە ناو دڵی خەڵکەوە خۆشی لە دڵی خەڵکانە زیگ بکاتەوە ئینسان هەندێک جار پێویستی بە جۆرێ لەو جۆرە سوعبەتە مامناوەندیانە هەیە کە زێدەڕەوی تێدا نەکرێ ئیسلام نەهج و مەنهەج و ڕێبازێکی واقعیە بێگومان شەریعەتی خوا شەریعەتێکی واقع بینانەیە بەپێی داخوازی سروشتی ئینسانە جوڵێتەوە بێگومان مرۆڤ ئادەمیزاد لە ئیسلامدا لە دوو پێکهاتەی گرنگ پێکهاتووە بەشێکیان مشتێکی خۆڵی ئەو زەویە و بەشەکەیکیان ڕوحێک لەلایەن پەروەردگارەوە واتە لایەنێکی مادی و لایەنێکی ڕوحی هەردوو لایەنەکەش پێویستی بە جۆرێک لە تێرکردن هەیە هەردووکیان پێویستیان بە کۆمەڵی داخوازی هەیە ئەبێ ئەو داخوازیانیان بۆ جێبەجێ بکرێ جا لایەنی ڕوحی و معنەوی ئینسان جارجار پێویستی بەوە ئەکا کە قسەی خۆش ببیستێت جۆرێ لە سوعبەت و گاڵتەی ببینێتن ئیبن جەوزی کتێبێکی هەیە کە بەنێوبانگە بە ناوی ئەخبار الحمقى والمغفلین هەواڵی دەنگ و باسی کەسانی گەمژە و ئەوانەی کەوا ناتەواون یان عەقڵیان کامڵ و تەواو نییە شێت و گەمژە و ئەوانە لەوێ سێ هۆکار ئەخاتە ڕوو کە پاڵیان پێوە ناوە ئەو سێ هۆکارە سەرەکیانە تاکو ئەو کتێبە بنووسێ سێمیان ئەڵێ أن يروح الإنسان قلبه بالنظر في سير هؤلاء المبخوسين واتا بۆ ئەوەی کەوا مرۆڤ ئادەمیزاد پشوێ بدە بە دڵی خۆی بە سەیرکردنی ژیاننامەی ئەو کەسانی کەوا لە ڕووی عەقڵیەوە کامڵ نین ناکامڵن ئەوانەی کەوا گەمژەن کەوا پشک و بەشیان لە عەقڵ و ژیری وەکو پێویست نییە چونکە ئەڵێ فإن النفس قد تمل من الدؤوب في الجد ئینسان نفسی ئینسان ئەگە بەردەوام هەر لە جدیە تا بژێ بێتاقەتە بێ وترتاح إلى بعض المباح من اللهو بەڵام پشوێ ئەدا خۆشحاڵە بێ ئیسراحەت و جۆرێ لە حەسانەوەی بۆ دروسە بێ کاتێک کە هەندێک لەو شتانێک کەوا حەڵاڵە و ڕەوایە لە لەهو گاڵتە و گەپ کە ئینسان ئەیبیسێ و یان گوێ لێ ڕائەگرێ پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم وەکو تەواوی لایەنەکانی ژیان لەو بوارە و لەو لایەنەش ڕۆڵی کاریگەری خۆی هەبووە سەلامی خوا لەسەر بێ تاکو ببێتە ئوسوە و قودوەیەکی کامڵ و تەواو وەکو خوای پەروەردگار داوا لە ئێمەمانان کردووە بە ئوسوە و قودوە و پێشەنگێکی خۆمانی بزانین لە هەموو لایەنەکانی ژیان لێی فێر بین لەو لایەنەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێک بووە ڕۆڵی هەبووە سەلامی خوا لەسەر بێ پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێ کاتێک کە تەماشەی ژیانی پێغەمبەری خواکەی
ژیانی هەمە چەشنە و جۆرا و جۆرە ئەوەی مرۆڤێکی ستاندەر کە زەرورە لە کەسایەتی خۆی هەبێ پێغەمبەری ئازمان صلی الله عليه وسلم ئەوەی لە کەسایەتی وجود و بوونی هەبووە کاتێک کە لە خەڵوەتە لەگەڵ پەروەردگاریا بوو دەستیا کرد بە نوێژ بۆ ماوەیەکی درێژ خشوع و خضوعێکی زۆریا بوو لە ناو نوێژە و هەروەها گریانێکی زۆریش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی خەڵوەت و عیبادەت لەگەڵ خوای پەروەردگارە بۆ خوای پەروەردگار جەل جەلالوه بە شێوەیەک تا ئاستی هەڵ ئاسانی قاچەکانی ئەوەندە خەری لە سەپیەکانی ئەوەسا لە عیبادەت و شەو نوێژ و خواپەرستیە تا قاچەکانی هەڵ ئاوەسە ئەوەندە خۆی ماندووە کرد لە عیبادەتە لە بابەتی حەقیشە حەق لەکوێ بە پێغەمبەری خوا لەوێ بوو بەرگری لەگەڵ حەق ئەکرد بە هیچ شێوازێک پێغەمبەری خوا جێی بە خەڵکی تر نادا بەرامبەر خوا جەل جەلاوه گرنگ لەلای ئەوە بۆ ڕەزامەندی خوا گرنگ بوو جا خەڵکی تر ئەو چ ئەڵێ چ ناڵێ گرفت نەبوو بەلای پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ حەق لەکوێ بە ڕەزامەندی خوا لەکوێ بە پێغەمبەری خوا لەوێ بوو بەڵام لەگەڵ ژیانیشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێو خەڵکیشا مرۆڤێکی ئاسایی بوو حەزی بە شتە خۆشەکانە کرد حەزی بە خواردنی خۆشە کرد حەزی بە بۆنی خۆشە کرد پیاکانی زەردەخەنەی ئەکرد گەمە و گاڵتەی ئەکرد میزاح و سوعبەتی ئەکرد بەڵام ئەی فەرموو ولا ئەقول إلا حەق نەبێ ناڵ کاتی سوعبەت و گاڵتە شتەکانی هەموو حەق و ڕاز بن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هەمووی سنووردار بوون لە سنوور و خەی تێناپەڕاند ئابەو شێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێن وەکو هاوڵان لێ ئەگەڕنەوە كان صلى الله عليه وسلم أكثر الناس تبسما وضحكا لهمو خلق زاتر دم بخندو بيكانين بو سلامي خوالي سبيه لروي هاولاني خوي لروي خلقا بشوازك بيغمبري خواه جاري ويا كبيكاني ددانكاني بيشي دركوت بلان بيغمبري خواه قهقهو بيكانيني زور بدنگو اواني نبو چونك لكساتي تخوار لصحيحين بخاري مسلم حديث جرير بومان أجرته ولا حديث علي أفرمي باسي بيغمبري خواك عليه الصلاة والسلام أفرمي يضحك مما تضحكون منه إيوه بتشي بيأكرن بيغمبري خواش لو اشتبه أكاني ويتعجب مما تعجبون منه لشتك بتشتك شوكا بن سرسامة بن بيغمبري خواش بي سرسامة بوشي وازا بيغمبري خواش مروب وكو إيوه هروها جابر أجرته ضل كانوا يتحدثون في أمر الجاهلية فيضحكون ويتبسم ردا وكان سردمي نفاميان جرايا وجاري وابو لمجلس في غنبري خوا صلى الله عليه وسلم هاولان بيا كان بلان في غنبري خوا زرد خنيا كر تو زياترنا سي كم برزان هاولك برز وكو جريري كري عبد الله بجلي الله اخوالي الرازي به والله لو روجي كوا مسلمان بوم چاوم بە پێغەمبەری خوا نەکەوتووە منی نەبینیەوە منم ئەو نەبینیە مەگەر ئیلا تەبەسەمە فی وەجهی مەگەر زەردەخەنەی بەڕووی من کردووە دەڵێ ڕۆژێکیان گوتمای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی بە خزمەتی گەیشتم و زەردەخەنەیەکی بۆ کردم گوتمە من کەسێکم لەسەر ئەسپ خۆڕ ڕاناگرم دەڵێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بە دەستە پیرۆز و مبارەکانی دەستێکی لەسەر سینە و سنگمی دانا و فەرمی اللهم ثبته واجعله هاديا مهديا خوایە خۆڕاگیری بکە بۆی بتوانێت کەوا لەسەر ئەسپ خۆی بگرێ و بوەستێ و بیکە بە کەسێکی هادی و مەهدی ڕێنمایی کار و ڕێنمایی کرا ئەگەڕنەوە کە ئەفرەتێکی بە ساڵات چوو دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ پێغەمبەری خوا دوعام بۆ بکە ئەو میزاحەکانی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کەوا دوعام بۆ بکەی پێغەمبەری خوا بچ بۆ بەهەشت پێغەمبەریش پێ ئەفەرمێ یا ئومە فلان إن الجنة لا يدخلها عجوز ئەی دایکی فڵان پیرەژنان ناچنە بەهەشت ئافرەتەکە زۆر نیگەران بوو تەنانەت دەستی کرد بە گریان چونکە ئەیزانی پێغەمبەری خوا قسەکانی ڕاستە بەڵام کاتێ پێغەمبەری خوا بینی سەلامی خوا لەسەر بێ و ئافرەتە خەریکە زۆر نیگەرانە بێ پێی فەرموو
کەوا تا گەنج نەبنەوە ناچنە بەهەشت بە گەنجێتی خەڵک ئەچێتە بەهەشت بە پیری و بە ساڵاتی و پیر و پیرە پیا و پیرەژنان ناچن بەڵکو ئەبنەوە گەنج اینجا ئەو ئاەتەشی بۆ خوێندەوە ئنا ئەنشأناهن ئینشاء فجعلناهن أبكارا وعربا أترابا هەمویان ئەبنەوە گەنجی تازە پێگەیشتووین جا ئەچن بۆ بەهەشت ئەنەس ئەجێڕێتەوە ئەڵێ پیاوێک داوای وشترێکی لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم وەکو بۆ بار و بۆ سواربوون بەکاری بێنێ پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم فەرمووی ئەنا حاملك على ولد ناقة من بێچووە وشترێکت پێ ئەدەم کەوا بۆ خۆتی بەکاربێنی و سواری بی وەک بڵێ کەسێک بچی داوا لە پێغەمبەری خوا بکە سەلەم داوای سیارێ وەکو ئێستا سیارێکی پێداوە بەڵام ئەو سەردەم وشتر بوو پێغەمبەری خوا وشترێکی پێ ئەڵێ بێچووە ناقەیەکت پێدەم بێچووە وشترێکت پێدەم کەسەکە هەڵە لە قسەکانی پێغەمبەری خوا حاڵی بوو فەرمی ما ئەصنع بولد الناقة ئەمن چ لە بێچووە ناقە بکەم ئەی پێغەمبەری خوا بێچووە وشتر پێغەمبەری خوا فەرمی وهل تلد الإبل إلا النوقة پاشە خۆ وشترەکان وشترە مێیەکان ئەی هەر ئەوان نینە هەمویان لە ڕۆڵە و بێچوەی وشتر نینە وشترەکان هەمویان بێچووە و وشتر نین واتە گەڵتێکە لەگەڵ ئەو کەس هەیە هەمویان هەر بێچووە و وشترن هەمویان لە وشتر لەدایکە بن ئەبوو هورەیرە خوا لێ ڕازی بێ ئەڵێ گوتیان یا رسول الله إنك تداعبنا أي پێغەمبەری خوا تۆ گاڵتەمان لەگەڵاکەی فەرمووی إني لا أقول إلا حق بەڵێ بەڵام من حەق نەبێ نایڵێم شتەکان ڕاستە ئەنەس ئەگێڕێتەوە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان لە ماڵی خاتو عائیشە بوو یەکێک لە خێزانەکانی قاپێک خواردنی بۆ نارد خاتو عائیشەش دەستێکی پێوەنا بە خواردنەکە کەوتە سەر زەوی و خواردنەکە ڕژا و قاپەکە شکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواردنەکەی کۆ کردەوە ئەی فەرموو غارت أمكم دایکتان غیرەتی کرد تۆڕە نەبوو پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر کاتێکەوە خاتو عائیشە قاپی ئافرەتەکەی تکەی لە دەست با بڵێن کە پاڵی پێوە ناوشکا پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر لەو جۆر لە قاپی خاتو عائیشەی ناردەوە بۆ ئەو ئافرەتەکەی تری خێزانەکەی تری بەو شێوازە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ چارەسەری بابەتەکانی کرد بە شێوازێکی خۆش و منداڵێک کوڕی سولەیمی بوو پیان دەگەوت ئەبوو عومەیر پێغەمبەر زۆر جار کە پێی دەگەیشت سوحبەت و گاڵتەی لەگەڵا کرد ڕۆژێک بینی زۆر خەفەتبارە عادزە پێغەمبەر پرسیاری لە کرد مالی ئەڕا ئەبا عومەیرین حەزینە ئەوە بۆچی چییە ئەبوو عومەیر ئەبینم کەوا زۆر خەفەتبارە گوتیان ئەی پێغەمبەری خوا چۆڵەکەکەی یان باڵندەکەی کە یاری پێ کرد لێم لە دەستیان مردووە اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوحبەتی لەگەڵا کرد دەیگوت یا ئەبا عومەیر ما فعل النغەیر باوکی عومەیر نغەیر من ئەو تەیر و باڵندە بچووکەکەی تۆ چی بەسەر هاتووە لەکوێیە بەو شێوازە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵەی خۆش و سوحبەتی خۆشی لەگەڵ دەوروبەری خۆی ئەکرد تەنانەت لەگەڵ منداڵە لەگەڵ خێزانە لەگەڵ هاوڵانیە لەگەڵ هەموو چین و توێژانە قسەی خۆشیە کرد دەمی بە خەندە ئەخستن و بەختەوەر و کامەرانی ئەکردن بەڕێزان کەواتە پێغەمبەری خوا صلی الله وسلم لە ڕووی عیبادەتەوە ناکرێت کە ژیانی پێغەمبەری خوا باسەکەین تەنها لایەنێکی باسکەین لایەنی عیبادەتی کات بەڵێ لە لایەنی مرۆڤیش پێغەمبەری خوا مرۆڤێکی ئاسایی بوو هەوڵی خۆشحاڵکردنی دەوروبەری ئەدا خوای پەروەردگار هەموو لایەکمان لە نەخۆشی و ناخۆشی بپارێزێ بەختەوەر و کامەران کە تاڵقێکی تر بەخواتان ئەسپێرم. السلام عەلەیکم ورحمة الله وبركاته.